خۆتان دەزانن لە ئیمڕۆدا ڕۆژانەی تر کۆمەڵی کورتەباڵەکان لە قەیرانێکی بە تایبەتی دارایی وەزێکی خراپداین. ئێمە لە هەوڵدانداین لە هەر هەوڵێکمان داوە بە تایبەتی لە هەموو دام و دەستگاکان و لە وەزارەت و لە سەرۆکایەتی حکوومەت و سەرۆکایەتی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان وتمانە هەلی کار بە تایبەتی لە کەرتی تایبەت وانە هەلی کارمان بۆ بدۆزنەوە. ئێمە بۆ یەکە زۆربەی تایەتی سا کورتەباڵە تەخەڕوجی کردووە، ئەمانەوێ داواکەین لە سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و پەرلەمانتارەکان بە تایبەتی تیشکێک بەر کورتەباڵەکان بکەوێ ژیانێکی خراپیانەیە لەم کاتەدا. هەم لە ڕووی تەندروستیەوە بە تایبەتی ئێمە لە ڕووی تەندروستیەوە ئەو کەسانەی کە پێویستیان بە عەمەلیاتە یان ژیانێکی خراپیانەیە لە ڕووی تەندروستیەوە توانایەکیان نییە، داهاتێکیان نییە، ئێمە داواکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە وەزارەتی تەندروستی بە تایبەتی لزنەیە پێک بێنێت بۆ ئەو کورتەباڵانەی کە لە ڕووی دەستەیی و بە تایبەتی لەژێر ئێش و ئازاددان. ئێمە هەم لە ڕووی خوێندن و ئەمانەشەوە ئێمە هەم بە تایبەتی داوامان کردووە بە تایبەتی کار ئاسانی بکرێت لە خوێندنگاکانە، لە زانکۆکانە، لە ڕووی ڕەحلە، لە ڕووی سەبەوریا، لە ڕووی دەبلوسی، لە ڕووی بیناکانەوە بە تایبەتی مەسعەدەوە ئەوانە کە کار ئاسانیمان بۆ بکرێت و کورسی تایبەتە بێ بۆ کەسانی کورتەباڵا و خاوەن پێداویستی تایبەت لەمڕۆوە. ئێمە هەم لە ڕێی ڕێگابانەکاندەوە بە تایبەتی گەورەترین گرفتمانەیە. ئێمە بۆ یەکە لێرە ئیمڕۆ خۆتان دەزانن 2 ڕۆژمان ماوە بۆ جەژنی قوربان، جەژنێکی پیرۆزە، بە تایبەتی داوا لە خوای گەورەکەم ئینشەڵڵا کێشە و ئاژاوە لە ناو وڵاتەکەمان نامێنێ، بە تایبەتی خێرەبەرەکەت ڕووەکات لە وڵاتەکەمان و بە تایبەتی ئێمە لێرەوە زۆر سوپاس و پێزانینی بنەماڵەیەکی جوان، بنەماڵەیە کە بە تایبەتی هەموومانە بێ لێرەوە سوپاس و پێزانی بکەین بۆ ئەم جەژنە. زیاد لە 250 ئایلا بۆ ئەم جەژنە پێداویستیەکانی بۆی دابین کردووە لە ڕووی مادیەوە، ئەوەش ماڵ ئەوەش کۆمپانیای چۆمانە. بە تایبەتی ئەلێرەوە بۆ یەکە ئێمە دەستخۆشی لە زۆربەی ئەو کەسانە شەکەین کە هاوکار و پشتیوانی ئێمە بوونە، دەوڵەمەندەکان بوونە، ینی پشتیوانی ئێمە بوونە. زۆربەی تایەتی ساکە کورتەباڵە ناتوانێت لە ڕووی تەبەقەیە کە بە تایبەتی کورتەباڵەکان توانای کاریان نییە، بە تایبەتی ساکە یەک هەلی کارمان بۆ نادەنێ، یان بە تایبەتی ئەمە ئەرکە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان لە کارگەکانە، لە بە تایبەتی هەلی کارمان بۆ بدۆزنەوە. ئێمە بۆ یەکە داوامان کردووە بە تایبەتی موچەکەمان 150,000 دینارە. 150,000 دینار بەڕاستی وەکو خێرپێکردنە ئەمان دەنێ. لەو کاتە تا خۆتان دەزانن ژێر و سەرەوە بە تایبەتی بەحرە لە نەوت و لە خاکەکەمان بەڕاستی دەوڵەمەندێکە. لەو کاتەدا ئێمە شەمانەیە بە تایبەتی لە 150,000 دینارەکە ئێمە نەمانوتوە ئێمە بەشمانە بێت لە بیر و نەوتەکانە. ئێمە دەمانەوێت بە تایبەتی لە بڕی 500,000 دینارمان نەبێ مانگانە، با شمولی هەموو قەرارەکان بکەین، شمولی ئەو کەسانی کە زەواجەکەن، ئەو کەسانی لە ڕووی نیشتەجێکردنەوەمانشەوە بە تایبەتی هاوکار و پشتیوانمان بن. بۆ یەکە ئێمە لێرەوە داواکەین لەسەر جەم لایەنە سیاسیەکان، حکوومەت بە تایبەتی هاوکار و پشتیوانی فەقیر و هەژار و کەم دەرامەت و بە تایبەتی کورتەباڵەکان من. لێرە شەوە ئێمە سوپاسی بەڕێز کاکبا دەکەین. پرۆژەیەکمانەیە لە پرۆژەی نیشتەجێکردنە کەوتەتە بواری جێبەجێکردنەوە. ئێستاکە لە شارەوانیوە ئێستاکەەوە خۆشبەختانە ئێستاکە مژدەیەکی خۆشە. ئەمە هەلێک بە تایبەتی ئەمە بۆ پشتیوانی بۆ کورتەباڵانە زۆر گرنگە کە زەواجیان کردووە. من لێرەوە زۆر سوپاس و پێزانی بەڕێز کاک چۆمان و بەڕێز کۆمپانیای چۆمانەکەم هاوکار و پشتیوانی ئێمە بوونە. خوای گەورە بەڕاستی بێتە پاداشتێکی گەورە بۆ جەنابیان کە هاوکارمان بوونە لە هەموو ناسەبەیەک و سوپاسی هەموو دەوڵەمەندە بەڕێزەکان شەکەین. بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان، بەڕێز سەرۆکی حکوومەت، بەڕێز سەرۆکی پەرلەمان، بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیران، بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران، کۆمەڵەکەمان کۆمەڵی کورتەباڵەکانی کوردستان
لە پێناو هاتنەسەر نەخشەی ژیان و بەشداری فراوان بۆ دروستکردنی کۆمەڵەیەکی مەدەنی و دادی کۆمەڵایەتی هاتینە سەر نەخشەی ژیان مافی ژیان بۆ ئەوەی مافی ژیانی خۆمان دیارکرد. بۆیە پێویستە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان ویلایەتی پەیوەندیدار ئەم داواکاریانەمان کە وەک خۆی بۆ ئێمە گڵۆبەڵی کوردستەباڵەکانی کوردستان جێبەجێ بکات. یەکەم پێدانی موچەیەکی شایستە بە کوردستەباڵەکان کە لە 500,000 دینار کەمتر نەبێت. دووەم لە ڕووی تەندروستیەوە ئێمە خەسوەتێکی تایبەت بە خۆمان هەیە بۆ هەموو چارەسەر و نەخۆشیەکان. بۆیە هەرکە لەسەر حکومەتی هەرێمی کوردستان کاراسانی کات لە نەخۆشخانە حکوومیەکان و لە کلینیکە تایبەتی و کلینیکە تایبەتیەکان شارەچاوی بارودۆخی کوردستەباڵا بکرێت. ولا غير عندنا حكومة كردستان وأمريكان حتى لقات زاركو بيمانجا حكمي وأمريكان هاوكاري سواء كنت مالكان بكن وبدينا عن الكتي عندنا بودا بنتين ذا نقطة يرمشيان بشوية بنجابوي بالتبارات بتواني فنانكان يكوني بتواني بأمريكا وتوارم سباس يستدرك دولمات وفاتي داوكان لكن كبردوام بەبەرۆژ بوون و ئاوەڕی دکتۆرزانەیە لە کوردستەباڵەکان داوەتەوە لە پشت بۆ نەگشتیمانی و ئاینەکاندا هیواداری ئەوانەی کە هاتوون بەدەمانەوە نمونەیان زیاد بێ ئەوانەشی نەهاتوون چاوەڕێ بە ڕێزانە بکەن.